بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان و کۆتاییەکانی شەعبانە بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەم ئەڵقەیەکی زۆر تایبەتە. بەڕاستی زانم لێتان ناشارمەوە من و ئەوستاڤە ئازیز و خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پەیام کە چووین بۆ تۆمارکردنی ئەم ئەڵقەیە هەستمان دوایی هاتینە دەرەوە، هەستمان بە شەرمەزاری خۆمانە کرد، چونکە مقابلەی دوو کەسایەتی زۆر خۆشەویستمان کردووە کە ژن و پیاوێکی ئیمانداری موسڵمانی ئەم وڵاتەی خۆمانە کە چەندە ئەهلی زیکر و تاعەت و قورئان خوێندنن، چ چێژێک و چ معنەویاتێکی گەورەیان لەم زیکر و تاعەتە وەرگرتووە. وەختێک گەڕاینەوە شەرممان لە خۆمانە کرد. ئێمە خۆمان زۆر جار بە ئەهلی قورئان و ئەهلی فەرموودە و ئەهلی زیکر زانین. ئەی کوا تیلاوەتەکانی قورئانمان، ئەی کوا چوونە خزمەتی قورئان، ئەی کوا زیکر زۆرەکان، ئەی کوا سڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم، کەمانە هەر بۆ خۆی دەرگای زۆر زۆر گەورەی مەرحەمەت و میهرەبانی خوامان لەسەرەکاتەوە. لەبەرەوە ئەڵقەی ئەم جارەمان ئەڵقەیەکەی پڕا و پڕە بۆ پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان، بۆ گەرمبوونی دڵمان لەسەر زیکر و تاعەت و ئەستەغفر الله و لا ئیلاهە ئیلا الله و قورئان خوێندنێکی بێشومار زۆر، بۆ چوونە ناو مەجلیسێکی زۆر زۆر گەورە. خۆی گەورە پاداشتی بە خێری جەنابی حاجی جەلال و هەروەها دادەبەدیعەی خێزانی باتەوە ئەم خێزانە بەڕێزە کە ئەم شەوەمان بۆ مبارەکەکەن بە باس و خواسەکانی ختم و زیکر و تاعەتێک کە دەستیان پێ کردووە لە لادێکی خۆیانەوە هەتاوەکو ئێستا و بەردەوامیان لەم زیکر و تاعەتە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. فەرمون ئەڵقەی ئەم جارە. بسم الله الرحمن الرحيم. الصلاة والسلام على جميع الأنبياء والمرسلين. بەخێر بێن سەد چاو ئێوەش بە ئودی دارە پیرۆزە لە مناسبەیەکی گەورەی پیرۆزی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆز، گەورەترین مانگی خی گەورە کە بەرەکەتی ڕشاندووە بەسەر ئومەتی محەممەد مستەفادا صلی الله تعالی علیه وسلم. پێشەکی ئێمە وەکو خۆمان عەشیرەتێک بووینە لە ئێران و هاتینەوە لە دەربەندی شاهوە. پێمان وتراوە عەشیرەتی دەربەندی، ئیتر ئازام خۆیان شاردوێتەوە بەم ناو هاتوونە کە هاتوونە لەگەڵ دەوڵەتی ئێرانە زۆر وەزعان خراپ بوو و ئێران ویستوێتی لە ناویان بە و بیان کوژێ ئەوانش هەڵاتونە و دەوڵەمەند بیش بوونە، هاتوونە تا هاتوونە تا منتیقەی کۆیە و لە سێگرکان و ئۆمەرگومەت و شیوەجانی و لەم سێکانی و قەمبەر و ئەم لەم گوندانە زێنشتین بوون و منتیقەیەکی خۆش بووە و چۆلیش بووە تەقریبەت لەوێ زێنشتین بوونە کە هاتوونە سەرۆکەکەیان ناوی جمعە بووە، جمعە دەربەندی حەوت کوڕی هەبووە. ئەم کوڕانە یەکیان مەلا بووە، ناوی مەلا هاشم بووە، ئیتر کوڕێکی ناوی ئیبراهیم بووە و کوڕێکی ناوی کاکە بووە و ئیتر بەخوا ئەوانێک کەم زۆر لەبیر نەماوە کە هاتوونە لەوێ بە ژیانن بە مەڕداری و بە حیوانداری و ڕەوکە بە خێوکردن و ماین و لە وڵاتە ماونەتەوە زیێنشتن بێت و زۆری ماوەیەکی زۆر و بەڵام لەگەڵ ئەوەشدا لایەنی دینداریان زۆر زۆر باش بووە و هەروها سونە مەزهەبیش بوونە کە هاتوونە شیعە نەبوونە لەوێەوە کە هاتوونە یەکسەر لە مەلا هاشمەوە مەدرسەیان هەبووە بەردەوام بوونە لە سێگرکان. ئەو فەقێی کە هەبووە لەسەر نەفەقەی خەڵکەکە بە خێو کراوە و خوێندنی خۆیان تەواو کردو و مەلای باش و وەکو حاجی قادری کۆیی یەکێکە لە ئەو بنەماڵەیە کە هەموو دەزانن عالمێکی گەورە بووە و بەڵام ئەوە ڕۆیشتووە بە زۆرەفێکی خراپ و مامەریان لێکرد بی و کوژن هەڵات چووە تورکیا لای وەفاتی کردو
وەکو مەلا عومەری خانەقا و وەکو مام سەمەلا ساڵی کوڕی و مەلا عەبدوڕەحمانی گەورە و وەکو مەلا ئەحمەدی کوور کە وەلی بوونە ئەمانە بە ئەولیا مەشهورە. مەلا ئەحمەدی کووریش لە زەمانی مەلافەندی هەولێر لەگەڵ ئەو بە لە مەدرسە لەگەڵ ئەویا بووە، زۆر پیاوی عالم بووە. ئیتر هاتوونە هەر بەردەوامی مەدرسەیان هەبووە. مەلا قادری ڕەشک مەلایەکی عالمێکی گەورە بوو، ئەویش لە سێگرکان بە بەردەوامی هاتوونە و زۆر ڕێزی ئاینی ئیسلامیان گرتووە و پەیڕەویان کردووە و لەلایەن خۆیانەوە یعنی بە شێوەیەک باوەڕکە ینی خەڵکێکی بێگانە ئافرەتیان کە دەشت و دەری دەکرد دەموچاوی ئافرەتە نەدەبیندرا، یعنی هەموو هینیان هەبوو وا بڵێن پەرچەیان هەبوو، چارویگان هەبوو، بە سواری وڵاق نزیک ئاوایی دەبوونە و ئافرەتە لە ئیش و کار دەهاتەوە گشتی ئەوەندە بە ئەدەب و بە حیا بوون، هەموو لە وڵاقەکاندا دەبەزین هەتا دەهاتن بەناو ئاوەیە تێ دەپەڕین و دەگەیشتنە ماڵەکانی خۆیان. جا زۆر دینداری بە قووەت بووە، ساڵانە هەموو ساڵێک وەکو منش بەبیرم بێ خێر دەکرا، خێری عام دەکرا، هەموو ماڵی ئەوەی گایەکی هەبوو مەڕێکی هەبوو و پارەی خڕ دەکردەوە ئەو گۆشتە لە مزگەوتەکە ئەو خێرە دەکرا، مەولیدی پێغەمبەر دەکرا. ئەو خێرە کاتیبێکیش نفوسی ئاوایەکە دەگەت گوندەکە گوندێکی گەورە بوو بە زەمانی ئەخیرە با بڵێن، هەمووی ئەو گۆشتە تەوزیعی سەر ئەو نەفرە دەکرا بەخۆی و بە میوانیەوە. چەندی بەردەکۆت ماڵ هەبوو نەفەر بوو چلۆیەکی بەردەکەوت، دوی بەردەکۆت هەر نەفرێک، یعنی ماڵ هەبوو 18 چلۆی بۆ دەستچۆ. ئەو شێوە بەو مساواتە خێر دەکرا. یەک ینی ئەو حیوانە کە سەر دەبرا لە هەر ماڵێک پشکێکی لە ماڵ بەزیێ نەدەما، دەبات بێتە مزگەوت تەوزیع دەکرا. ئەم خێرە بەردەوام بووە. نمونەیەکشم بۆ دەجێڕمەوە لەمە زۆر نمونەیەکی گەورە، یعنی ساڵی 60ەکان بوو، شۆڕشی ئەیلول بوو، هێرشێکی زۆر گەورە حکوومەتی عێراقی هێنا بۆ سەر ئەو دێ، چکە ئەو دێیە دێیەکی گەورە بوو و شوێنی حەسانەوەی خەڵکیش بوو لە ئاوارە و ئەوانە دایمە 100 ماڵی لێ بوو. هێرشێکی زۆر گەورە هات لەسەرەوە با بڵێن لای تەقتەقەوە وە لای پردیەوە هێرشەکە هاتی زۆر گەور بوو. ئەوە ئابلوقەی گەیشتە بوو حدودی دەیەکە. زۆر محاوەلیان کرد خەڵکی دێکۆ پیاوە گەورەکان شەڕ نەبێتن، بەڵام نەیان سەلمانتە وتیان شەڕ دەکەین، پێشمەرگەش وتی شەڕ دەکەین، پەیوەندیان لەگەڵ جێی شوەکە وتیان شەڕ بکردن ئێمە دەتان کوژنی ئیبادەتان دەکەین. زۆر هەوڵدرا وەڵا هەرسان سێ ڕۆژێک پێم وایە هەر لەو حەدوسەرە خێرێکی ئەو هایان کرد لەو خێرەی کە دەڵێ بۆ ئەم شەڕە. ئیتر لەو کاتە مەلا عومەری خانەقای کەرکووک کە خەڵکی ئەوێ ئەویش عومەرگومەتی مەلا عومەرگومەتی مەشهورە جوابی ناردوو مامۆستا مەلا قادر وتی مەترسن پێغەمبەرم لێوە دیوە، هیچان بەسەر نایە. هەتا ئافرەتێکیش هەیە ینی ناوی سێوەیە، ئەویش ئەمریکۆدە زۆر ژنێکی چاک بوو، کچی ئامۆزایەکی من بوو، وتی ئەویشی لەگە پێغەمبەر بووە، هیچتان بەسەر نایە. لە دیەکە هەسان نێزامی چەندانە وتیان گەنجەکان با بڕۆن ئەگە جێشەکە حتما گەنجەکان 74 گەنج بووین، ئێمەیان نارد چوونە هەڵەت خۆمان شاردەوە. شەو عەلاسەد بەیانی هجوم دەکا، لەو حاڵەتەیە قەسب بەردەوامە تا تۆپ و ئیتر تیارە دەهات و وەحاسر هێن بوو وازەم 65 بوو. ئیتر جوابیان بۆ ناردین بە ئێمە وتیان شوێنەکەتان بگوازنەوە، شوێنەکەتان تۆزێک نزیکە بچنە شوێنێشکە شەوە. ئێمە شەو ڕۆیشتین بە هەڵات بە چیا بوو وەکی ڕۆیشتین هەر ئەوەندەمانزانی ئاگرێکمان لێ پیا بوو، ئاگرێک ڕووناچی، ئاگرەکە ڕووناچی وەک ئەو گڵۆبە دەسووتە سپی بوو، ئاگری ڕووناچێک پیا بوو، هەبوو کتلی بەدەستە بوو ئاگر لە کتلەکە دەرچوو، هەبوو تفەنجی بەدەستەوە لە لێی تفەنگەکەی ئاگر دەرچوو، هەر ڕووناچی و نور بوو، ینی ئەوە نەوە تەقۆ دەنجی نەبوو هیچ. بنچکەدارەکان هەمووی دەسووتان وەکو ئەو گڵۆبە دەسووتان وەکو گڵۆ، یعنی تفت دەکرد تفەکە وەکو گڵۆپێک دەچووە ئەردەکە. سوبحان الله موعجزەیەکی زۆر ئەوڕە بوو، ئێمەش نازانین ئەمە چییە، زۆر داهشەتمان کرد و یعنی لانی خۆمان ترساین وانە ئەوتمان ینی مەسەڵ من زیاتر وتم بە خەڵکە وتم ئێوە لێرە شوانی ئەوانەتان کردووە هیچ
مەرقەدی پیا و چاک و ئانە لەم هەڵەتە نییە ئەگەبەر ئەوانە وتەنەوە هیچ نییە جێشش لەمان نزیک وتمە ئەبێ ئەو جێشە شتێکی تەقاندی بێ نەزانین وەنیە ئەوشمان نەزانی وەڵا بۆ ترس لە زۆرمان تا بەیانی و ڕۆیشتن چون هەڵەتەکە و چاوەڕێم بەیانی وەڵا بەیانی هیچ تەقە نەبوو هیچ دەنگ نەبوو کاتێک تومەزا خەبەرمان بۆ هات بۆ چێشتانگا و ئەو ختە هەر زەلامی کات دوو زەلام بە دوامانە وتی وەرنەوە زەیش هەڵات لەسەرەوە بۆ تەقتەق و کۆی ڕۆیش لە خوارش بۆ پردێ و لای کە هەولێر هەڵات ڕۆیش گشتی بە زێشت و منطقێک بەزێت بە بێشتر سەبەب چیە هاتینە خواری منیش بەشی دێن ئەم پێشمەرگە و هین بەرامبەر بوون تەمان جەمەیان گرتە بوو پێشمەرگەکەش گشتی لولەی تفەنجی ئاگری لێ دەرچوو بوو کاک ماوسپات هەمووی ئەوەک ئاگنیم دیمە جێشەکەش گشتی ئەو ئاگرە لە لولەی تفەنجی دەرچوو هەر بۆ شەوە بەرقیان کردبوو بۆ ئامری دەوڵەتی عراق وتیان خێرا بگەڕێنەوە بەجێر ئەمە معجزەیەک بوو سەبەبی مەولودی پێغەمبەر بوو خوا کردی پاراسمانی و ئەو شعبە و ئەو میلەتە پەرە ئەو شەڕە نەمات وەڵی سەرەتا باوکم قورئانەکەیش زۆر چاک بوو ئەخێن منیش لە مەدرسە نەختێک فێر ببووم هاتبوو ئەوش لە ماڵەوە پێمیەوت فێر وتە وردە وردە ئەو خوێند بەس بەو دەرەجەی نەبوو زیاد بخوێنم ئیتر حتا ساڵی 98 ئیتر زیاتر دەسم پێ کرد و دەسم کردوە ختم تەوام کرد و قورئانم زیاتر خوێنتر ڕۆژ بە ڕۆژ زیاتر بوو لەسەر یعنی دڵم زیاتر بچۆ سەری وەڵاهی ختمەکان خۆی لە 2006ەوە نووسیومە لەوە پێش نەمە نووسی بەس لە سەرەتا لە 50 و 60 ئەوها ئیتر وردە وردە بوو بە 100 ئێستا لە 100یشم ڕەتداوە لە ساڵی 21 139 ختمم کردووە ساڵی 2021 139 ختمم کردووە پێرارەکەش هینە ینی پار بڵین 100 و هینم کرد 6 ختم ئێتر نەختێنە ساغ بووم نەمتوانی ینی بۆم بکرێ لە 100 کەمتر ناکەم ینی شەو ڕۆژ خوێن ڕۆژی دەختم هەرەکە ینی هەرە خوێن مەگە هیچ دەخوێنم وەڵاهی مامۆستا شەوان خەوم زۆر کەمە شەوان هەڵەستم زوو جارە سعاتێ 2 ساعت پێش منە بانگ بفەرمی هەڵەستم نوێژەکەم ئەەکەم و دەسەکەم بە قورئان خوێنن ئێوارانیش لە سەعات 10 حتا 12 دەستی پێکەم ینی چێشتانانیش 3 جزئێک هەرە خوێنم دوای نیوەڕۆان عەسران عەسرانیش دەستی پێ ئەخوێنمە ئەوەندەی مەجالن بێ ینی مەجالەکەم ببێتن ینی ئەگە بە زۆرە بە شەوان مەجالم کە ئەخەون و میوانش بێ ئەخەوێ هینە ئەو کاتە چۆڕە دانیشم بە ئیسراحەتە خوێنم ساڵ کە تەواوە بێ ساڵ تەوا بێ ئەپرسم ئەڵام تو چەندت کرد هەموو جاو دوای منەکەومە پێشی ئەرە وەڵڵا کە ساڵە بێگشتی ئەینووسینەوە جەمعەکەین چەند یەکمان کردووە بەخوا ئەلێم بەس بۆ ئاژنۆم نەمتوانی بێ بسڕێمەوە و بیجولێنمەوە لە کاتی عەمەلیاتت شتا ئەوش دەسەڵاتی خۆمنە بە دکتۆرەتی نابی بیجولێنیەوە هێنم کردو دەنا هەر خوێندومە هەرچەند نەساغ بوو بێتم هەر خوێندومە ئەی زیکرەکان وەڵا زیکرەکان ڕۆژی چەند زیکرەکەی جەنابە وەڵا لەخوا بە زیادی ئەوە زیکرێکم هەیە ڕۆژانە ئاگەشەش بێ لەناو خەوە هەڵەستم ئەیکەم ڕۆژی 1000 جار سوڕەتی ئیخلاس خوێنم بەڵێ بەشەن سەعات تەواویەکی سوورەتی ئیخلاس وەڵی سەعات و نیوە گەوهاتەوە یەکەم شەو لەناو خەوا کە بە خەبەر دێم تەزبیحەکەم لە پاڵمە تەزبیحاتەکەم حتا ماندوو ئەبم ینی ئەگەر ڕۆژی 1000 سەڵاوات لە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەدەم وازام هیچم نەکردووە قەرزارم ئیتر ئەوانەی دیکەش هەمووی زۆر یەکەم ئامادەکاریەکی زۆر چاکە بۆ ڕەمەزان لەبەرەوە دینداریی زۆر چاک بوو بەبیرم دێ یەک کەس نوێژی نەدەگرت لە دەوری 400 ماڵ بوو 400 ماڵ 230,000 کەس بوو نەفەرێک نوێژی ناکرد یەک کەس مەڕحینی ئەو کۆشەی ئەو پیاوەی ئەوە نەدەکرد هەمووی نەقدی دەکرد ئەمە یەک دوو خەڵکەکەی تر هەمووی بە ڕۆژی بوو دینداری بوو دەوڵەمەندەکە یارمەتی فەقیەکەدا هەمووی بەگشتی ئەوەی نانی نەما بوو ئاردی نەما بوو گەرمی دەدای ئەوە یەک دوو پیاوە هینەکانمان هەبوو حاجی حەمە عەلی
خاوەنی 1000 سەر بزن بوو هەموو ماڵە فەقیرە گەیشتە مانگی سێوە ئەو دوو بزنی دەدایە بۆ خۆی بزنەکە ئەو بەرەکەشی دەخوارد و ژیسکەکەشی دەخوارد و مویەکەش و ماست و شیر و ڕۆنی خۆی پێدا دەمەت خۆی شتێککە نەبژیان لەسەر ئەوە بوو تەعاونیشی چاکە بوو ئەوە یەک هاوکاری یەکتر دەکرا ینی ئەو کە هەر کەسێک فەقیر وایە ئیتر داوامەندەکەتی یارمەتی دەدا یان ئیشی هەبواە ئەچوی شەکەل لەگەڵ دەکەن یان خانیەکی دەکرد کەس بەخۆی بەتەنها خانیشی نەکرد هەموو خەڵکی زاوە ئاوایەکە دەچوخانێکی لەگەڵ دەکرد یان درونەی دەمایەوە تاخیر دەبوو دەسوی بە زبارە بۆیان دەکەن یان جوود بوو هەر ئەوە بە زۆر قەڵکێکی متەعاون و چاک بوون یعنی زۆر باش بوون ئەتر پاشتیوانیش ئامادەکاری دەکرا خەڵکەمی هەڵدەستا و بەناو ناڵێم ئەو هەبوو بانگاوازیان دەکرد و هەڵدەستان و پاشتی دەکرا و ئەوە هەبوو لە جەژنانیشە نان لە مزگەوت دەخورا هەموو ماڵی نانی دەبدە مزگەوت پیا و گشتی کە نوێژی جەژن دەکرا نان لە مزگەوت داخورا گشتی بە سینی هەموو ئەو زمانە چی هەبوو فەقیر و دەوڵەمەند بە یەک نانی دەخوا اینجا لە دوای ئەوە ئەمجا جەژنە پیرۆژە دەست پێ کرد ماڵ بە ماڵ هەموو پیاوەکان ژنەکان ئەچونە ماڵ یەکتر سەدان یەکن جەژنانەی یەکتریان دەکرد و ڕێز و حورمەتێکی زۆر زۆر هەبوو یان هیچ ناکۆچ و ناخۆشیێک نەبوو لە خوای گەورە بەزیاد بێ ئەتر حورمەتی ڕەمەزان دەژیرا بە کەس بۆی نەبووە بێ حورمەتیەک بکە بەرامبەر لە مانجی ڕەمەزانە بە هیچ شێوەیەک خۆم باوکم قورئان خوێن بووە باپیرم قورئان خوێن بوو مامەکانم هەمویان قورئان خوێن بووە یعنی لە زمانی بڵێن سەرەتای 1970ەوەوان گەورەش بوون دوای جیلبوون هەموو ئەو هەر وەکو دەڵێم لە ناو بەرە بابەکانمان خوێندن هەر هەبووە 300 ساڵە هەمووە ئەجا مەسەن باپیری من و ئەوانە پیاوە گەورەکان بوون ینی دەسەڵاتداریش بوون دەوڵەمەندیش بوون و دینداریش بوون لەگەڵ ئەوەشە مەسەلا ئەولیاشمانە بە وەکو بەدەرم ئەوە حاجی مەلا ئەحمەدی کورد ئەو ئەگە بیست بێتان یەکێک لە ئەولیاکان بووە پیاویش کەش هەر لەگەڵی بووە دەستمان کرد بە قورئان من باوکم کە قورئان خوێن بوو زۆریش مەسەلەن دنیا دیستەش بوو زۆر مەراقی بوو من پێ بگەێنی بمکە بە مەلە لەبەرەوە زۆر هەولی لەگەڵم دەدا ئیتر زۆر هەولی لەگەدا خوا کردی من چوومە مەدرسەی مامۆستا و حەوزە لە سەدەسی مەلا محەممەدی عومەر مامیل ئەوش هەر کە عومەرکردە ئامۆزای باوکمە هەر عالمێکی گەورە بوو لە ساڵی 91 وەفاتی کرد لای ئەوێ مەدرسەیە بوو دە 12 فەقێ و مستەعیدی گەورەیە بوو دەستیان ئێمەش خوێنمان وردەوردە لە سەدەسی ئەو قورئانم ختم کردووە ئیتر دوای ئەحمەدیم خوێند و ئیتر چوونە ئاوامیل و وەلحاصل یعنی ئیتر لەو ساوە من لەگەڵ قورئان بەردەوام بوومە بەڵام ئەوها زۆر بە زۆری نەبوو ینی هەر هەبوو هەر ساڵی لەوانەیە چەند ختمێکم کردبێتن لەوانەیە بە شێوەیەک وها حەریز نەبوو هەتا ئەم دواییە مەلا حەمەدەمینی ڕەواندەزیە بوو کە هاتینە هەولێر لە مەهاباد تەقریبەن نزیکەی 30 ساڵ زیاتر ڕەفیق بووین پێکەوەش زۆر تەشریعی دەکردە بەسە قورئانی باسی ئەوەی دەکرد هەموو زیکر گەورەتر قورئانە لە هەموو زیکر گەورەتر قورئانە ماڵەکەشمان هەر بەرابەری مزگەوتەکە بوو ئەدی داهاتم ماڵشمان هێنمان بوو ئەمیش هەر ئەوە بەدی عەش هەر گوێ لە خوتبەکانی دەبوو لە هەموو خوتبەکانە دەیگوت گەورەترین زیکر قورئانە تر زۆر مطیع بووین لەسەر قورئان لە خوای گەورە بەزیاد بوو ئیتر ئەویشم هێنای خەتەوە تا دەستمان پێ کرد بە تەواوەتی هەموو بەرنامەیەک واز بێنین بەس قورئان مامۆستا ئەوەی لە توانای بێ مەقسەدی بێ ئەتوانیە هەمووی دابەشەکە بۆ زیکر بۆ قورئان خوێندن چکە فراغی زۆرە بەس مۆبایل وەختەکەیە باو نایە لێ هیچ بکە هیچی لەبیر نایە لێ چکە ئەتوانێ ئافرەت ئەتوانێت لە کاتی چێژلێنانە دانیشێ تەسبیحاتەکە زیکرەکە بە تەسبیح نا بەدەم یعنی ئەتوانێ هەموو شتێ بکە قورئانەکەی ئەتوانێ ئەگە بخوێنی ئەتوانێ بای ئەوەندە مەنجالی هەرە بێ زیکر بکە نوێژ بکە هەمووی قول وەڵڵا بخوێنی ئەوە هەر زۆر چاکە خاستن لە کاتی ئیشکردنا من دائەنیشم کورسێک دانم لەسەر تەباغەکە دانیشم لە تەچی ناتوان ئەوەندە بوەستم بە پاوە دانیشم تەسبیحەکەم بەدەستمەوە
بەس تەسبیحاتەکەم و چەشەکەشم دێنێ یا حتا نانمە کرد لە کاتی نانکردنە حتا ئەوەن بەدەم یعنی ئەوەندە دڵم خۆش بوو کە نانمە کرد و هینمە کرد بەس زکری خوامە کرد لە سەری یعنی ئەوەی مەقسەدی بێ خۆی دنیا هیچ نییە خۆی بە دنیاوە مەشغوڵ بکاتن دوای کۆتایی هەموویەتی جا داواکەم لە خوشک و بران هەمووی ئەوەی توانای هەیە خۆی مەشغوڵ نەکا بە مۆبایلەوە بەس خەریکی زیکری خوا بێ بە تایبەتی لەم مانگی پیرۆزەوە بۆمان دێ خوا خسوێتێ بەردەستمان بۆ عیبادەت و بۆ ڕۆژ و نیەش و تاعەتی خوددا ئینشاءڵڵا خوا لە هەمومان قەبڵی کە خوا هیدایەتی هەموو لایەکمان بدا خوایە قورئان خوێندن ئەگە بەڕاستی لێی تێبگەی خوا لە هەموو شتێک دوور دەکاتەوە حتا چیتە ناو قەڵەباڵغیش ئەبێ قسەی خێر و چاکەی قورئانەکە باس بکەی نەک باسی خراپە و شتی خراپ بکەی بۆ خەڵک یعنی زۆر شتێکی چاکە لە نسیحەت و لە هین و ئەو قورئانە فێرە هەموو شتێکمانی کردووە بە خێر و بە چاکە و بە نسیحەت و وەڵای ئافرەتی چاکمان زۆر هەبووە مامۆستا لە کاتی خۆی ژنی ینی حاجی و خێر و خێراتیان کردو و نسیحەتی چاکیانیان کردو ینی ئێمە مناڵ بوونی نسیحەتمانیان کردو شتی وا هەبووە نەمانزانیوە پێمانیان وتو ئەمە خراپە ئەوە چاکە ئەمە بۆ ئیسلام ئەبێ ئەوە بۆ ئێمە نابێ ینی زۆر نسیحەتی چاکەمانیان کردووە ئەوە لە ئافرەتی نەنکەکانمان پورەکانمان ئەوانەی لە خۆمان گەورەتر بوونە زۆر یعنی نسیحەتی باشمانیان کردووە ئابژگاریم ئەوەی بۆ هەموو لایە بۆ موسڵمانان دوعای خێر بکەن ڕوو بکەنە قاپی خواواز لە مۆبایل و چش بێنن دنیا هەر کۆتایی دێ ئەو دنیا ماوە کۆتایی نایە کۆتایی لە دنیا هیچ نییە هەرچێک بێ هەرە بڕێتەوە تەواوە بێ وەختەکەمان نەبینە سەر بە شتی هیچ و پوچ بەس خەریکی نوێژ و تاعەت و تەسبیحاتی خوابین چ بە دەست پس دەدەم خێر و خێرات دەستمان لە چاکە نەگەڕێنینەوە لە هیچ شتێک مامۆستا سەلاحەدینش زۆر پیاوێ نازدارە باسی پیاوێکی کردوەتی نازم لە خانیەکە بۆ خانیەکان لێ سندووە لیان ڕووخاندەوە توێتی بەداخەوە 5,000 ختم لەو خانیە کردو ئەو قسێ زۆر تاسی لەمە کرد کورێتە من هیچم نەکردو وانیا ئەو کردێ اینجا دەستم کردە نووسی لە 2006 تەمە پێ کۆش لە حەز بووین لەگە ماسە شارانی سنگای دەست پێ کرد ئەوە زۆر تاسی لێم کرد اینجا دەستم کردە نووسین دەفتەرم دەرکرد لە یەک دەستی پێ دەکەم لە 4 تەواویەکەم لە 3 تەواویەکەم لە 6 تەواویەکەم دەستم پێ کردەوە حەز نووسیمە لە وەختەوە لێتر ئێمە بە بەردامی یعنی فراغمان نییە فراغی ئێمە قورئان خوێندنە ئەگەر زیکرەکانمە چکان دێ زیکر مەسەلەن لەگەڵ قورئانەکە زیکرشمان هەیە ینی با بڵێم وەکوتم لە 500 و دەستم پێ کرد ئێستا مەسەن ڕۆژانە لە بەیانیەوە کاڵەسم ئەبێ 7,000 زیکرم هەیە ئەمە ذكركان سبحان الله والحمد لله ولا اله الا الله هزار صلوات 2000 وكانوا من الليل ما يزعون وفي الاسحار هم يستغفرون 600 استغفر الله او هلا بربانا سبحان الله وبحمده اوشمان هي هلا بربان ان زاد آية نسب برنامج كانت بردوام حتى يوارى ابي امش ماره توك ئەم زیکرانە ئەنجا ئەتر خۆ دەزانی لە بەیانیەوە تا زۆر کەم نییە زیکرەکانیش لەبەرەوەی قورئانەکەش لەگەڵمانە و زار کتێبیش تەماشا دەکەم ئاخر هەر ئەوانیش نییە وانی حەدیثمان هەیە لەگەڵ ئەوان بەردەوامی لە خوای گەورە بەزیاد بێ سوپاس بۆ خوای گەورە ئێستا منداڵەکانم ئێستا شێروان حەدیث شێروان خۆش ئاگالێنەوە ئەوە کچێکشترمان هەیە ئێستا لەوی ئەویش هەر ئەو هایە لەگەڵ قورئانە لەخوا بەزیاد بێ شەو ڕۆژ بەردەوامە و زۆریشی لەبەر کردو ئێستا واقعی لەبەرکردنیشە ئەویش باشن الحەمدولە ئەوانی تریش باشم منداڵەکانمان لەخوا بەوەی بەس ئەوە ساڵی 2006 39 ختمم کردووە 2006 39 ختمم کردووە کۆگشتی 2007 27 ختمم کردووە 2008 50 ختمم کردووە 2009 42 ختمم کردووە 2010 40 ختمە 2011 38 ختمە 2012 72 ختمە
2013 83 ختمە ئەمە 2014 42 ختمە 2017 52 ختمە 2016 ئەمە 37 ختمە ئەمە حەفدە 50 ختمە 2018 51 2019 58 2020 89 2021 101 ختم 2022 71 54 23 شوازم 2024 تازە دەستم پێکردووە 23 لە هەشتم بەیانیان هەموو بەیانیان لە دوای نوێش کە ناخەمەوە من تا ڕۆژ هەڵدێ ڕۆژ نوێژەکە ئەم کتابانە بخوێنەوە دوعای مستەجاب بە زۆر ینی دوعای پێغەمبەرانی تایە دوعای قورئانی تایە دوعای پیاوچاکانە بۆ بەیانیان هەموو ڕۆژێ دوعای خۆی تایەتی دیوتە جەنابەت دوای ئەویش دەلایل خێراتە دەلایل خێراتیش هەموو ڕۆژەی عینەن ئەویش بەرنامەکەی هینی ڕۆژانی خۆی تایەتی هەموو ڕۆژ ئادەگەیەوە سەری لە دووشەم دەست پێکات دەگەی دووشەم خەت دوعای ختمەکەیشی تایەتی ئەی خوێنەی ئەوە زۆر مهمە ئینسان لە بە سەڵاوەتدان لە پێغەمبەر نزیک دەبێتەوە سەڵاوەسەلام سەڵاوەتەکان زۆرن لەبەر ئەوەی بە عەدەدی مەخلوقاتەکانی خوا سەڵاوەتەکان ئەدا دەکرێت لەوەرە ئەگەر بکرێت ئەوە زۆر شتێکی گەورەیە لەلای من زۆر ڕەمەزانی چەند زۆر ویستم زۆر بخوێنم بەس زۆر بەس 19 ختمم کرد یەک ڕەمەزان لە یەک ماجی ڕەمەزانێکە زۆر مەراقم بوو ڕۆژی شەو ڕۆژەکە بیکەم بەس زۆر قورس بوو نەم دەتوانی زۆرش هەوڵمدا هەر 19 پێتەواو کرد باوکم باسی برادێکی خۆی کرد یەگوت سی ڕۆژی ڕەمەزان 30 ختم تەواوەکە ماشەئەڵڵا ئەو مەراق و من پیان نەگەیشتم والله وەتەمای خوای گەورە ئەم وڵاتە شیرینەی ئێمە و لادێ و شارەکانی ئەم کوردستانە خۆشەویستەی خۆمان پڕپڕە لە خەڵکی زۆر ساڵح ئێمە عەوداڵی گەڕانین بە دوای ئەو کەسە ساڵحانەی کە نادیارن کە زوومی کامێرەکان ناچێتە سەریان کە خەڵک زۆر دەنگ و باسییان نازانن کە بەرەکەتیان قەتی سەمێنێت و کە بەرەکەتیان نادیارە و حەیفە ئەمانە جیل و نەوەی نوێی ئێمەنەیان ناسن هەموو لادەیەک و هەموو شارێک و هەموو نیمچە شارێکی ئەم کوردستانی ئێمە سەدان و هەزاران ئەولیا و دۆست و خۆشەویستی خوای تیا بووە ئەکرێت ئێستا ژمارەیەک لەوانە لە ژیان نابن و یان هی تازە کە خوای گەورە مەرتەبەی دۆستایەتی خۆیان پێدات و ئەکرێ ئێمە بەسەریان بکەینەوە و ئەم نادیارانە پیشانی خەڵکی بدەین تا لە بەرەکەت و فیۆزاتی ڕەبانی ئاشنا ببن تا بزانین کە کاتەکانمان زۆر زۆرە زۆر شتێتوانین تیا ئەنجام بین هیچ نوقسانی ڕوومان تێناکە ئەگەر ڕۆژانە جزئێک یا کەمتر یا زیاتر لە قورئانی پیرۆز بخوێنین با بە یەک لاپەڕە لە قورئانی پیرۆز دەست پێ بکەین دوایی وردە وردە خۆت عەشقی ئەم قورئانە و چێژی معنەویاتی ئەم قورئانە و مەدەدە خواییەکە کە بۆتیەت زیای یەکەیت و بەرەکاتی زۆرە دەسەکەوێت ئەکرێت وەکو ئەم دوو ئازیز و خۆشەویستەمان تەسبیحاتێکی زۆرمان لە ڕۆژانەیە هەبێ ئەستەغفیرڵڵامان هەبێت چەند حەیفە ڕۆژانە بە تایبەتی لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بەلای کەمەوە ڕۆژی جوزئی قورئان نەخوێنین هەزار سڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله علیه و سلم نەدەین باشە چی زەرەرێکەکەین ئەگەر سڵاوات بین خۆ ئەگەر خوشکێک ئەڵێ من ئیشوکارەکانی ماڵەوەم زۆرە و خەریکی ئیشوکاری ئێوارانی بەربانگم ئێخۆ ئەکرێ لە گەڵ ئیشکردنەکە تا تۆ سورەتی ئیخلاس و کۆم خوشکە عەزیزەمان کە فەرمێت کە سورەتی ئیخلاس 1000 جار سورەتی قول هو الله بخوێنێت 1000 جار لە کاتێکا کە ینی ئەکرێ نەخۆشی ڕێگر بێت بەڵام ناکرێ زاڵ بێ بەسەرم تەسبیحاتیان نا هەر ئەکرێت یعنی تۆ تەسبیحاتی خۆی گەورە بکەیت مادام ئەتوانین وە بە ئالەتێکی زۆر ئاسانیش ئەم تەسبیحات ئەکرێت کە زمان و فکری خۆتە و شتێک نییە کە زۆر قورس بێت ئەکرێ 1000 سڵاوات لە دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بدەین
لەم مانگە پیرۆزەیە بە ئەو شتانە زیینوکەینەوەکە زۆر گرنگە. بیرکردنەوە و تەفەکر لە مردن، سەردانی گۆڕستان، یادی مردن، حتا بیرکردنەوە لەو ئەزمونانەی نزیکبوونەوە لە مردن کە ئێمە زۆر جار قسەیان لەسەرەکەین و بە شێوازی جیاواز بڵاویانەکەینەوە و هەروەها سیلەی ڕەحم، بەخشین و یارمەتیدانی خەڵک. ئەمانە هەمووی پرۆژەی گەورن کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەجرەکانیان هەزار قات زیادەکە. بگرە لای خوای گەورە بە مەرتەبەی زۆر زۆر گەورەتر و فراوانتر زیادەکە. لەبەرەوە ئازانم با هەوڵ بین پرۆژەمان لە مانگی ڕەمەزانە خێر و خێرات و دوعا و زیکر و تاعەتمان زۆر بێ. شەوەکانی قەدر وارێ بکەین کە شەوانێکی ئاسایی بن بتوانین ئەنجامی بین، نەک زۆر قورس بێنەتانین. بۆ یعنی لە ئەوڵی ڕەمەزانەوە بە خۆمان ڕابین لەسەرەوەی شەوانە بۆمان کرا چەند ڕکعاتێ نوێژ بکەین، شەو نوێژ بکەین خۆ تۆ پێش پارشێ و هەر هەڵەسی کە پارشێوەکەی چەند دقەیە پێشەوە توانین دەستنوێژ بگریت، دوایان خواردنەکە توانین دەستنوێژ بگریت و چەند ڕکعاتێ سونەتی شەو نوێژ، سونەتی ویتری شەو نوێژ بکەیت و هەروەها نوێژی بەیانی، سونەتی پێش نوێژی بەیانی، سونەتەکانی ضحا بۆتان کرا، سونەتی ئەوابین، ئەو سونەتانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی دەستنیشان کردوین، ئەوەی کە بۆ بەدەبی صالح و ئەولیا و دۆستەکانی خوا، ئەوەی کە جێی سەرنج بوو کە کاک حاج جەلال لە بەرنامەکەیان نەیوت بە دوایی بۆی باسکردن، بەس من لێرە باسی یەکەم بۆ ئێوەی ئازوو خۆشەویست. فەرمووی الحەمدولله ڕۆژانە 100 ڕکعات نوێژم هەیە، ئیتر بە فەرز و سونەتەکانەوە یا هەر سونەت 100 ڕکعات نوێژ لەگەڵ هەموو ئەو تەسبیحات و ئەو قورئان و ئەو زیکرانە. طبعاً ئەو بەرنامەیە ئێمە کە سازمان داوە ئازانم ینی تەکلیف و داواکاریەک بۆ لەم دوو بەڕێزە کە ئێمە ئەومان ئەنجام داوە. ئەنام عیبادەتانە زۆر جار کەسەکە حەز ناکە باسی بکە، بەڵام بۆی خەڵکی تەشجیع ببێت، خەڵکی هان بدەین بۆ ئەوەی کە ئەم عیبادەتانە خەڵکانە هەیە بەو ژمارە زۆرە ئەو عیبادەت و ئەو سونەتانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سینوەکاتەوە. بۆیە ئەم دوو خوشک و برا ئازیزەی ئێمەش، ئەم دوو باوکو دایکە ئازیزەی ئێمەش بەڕاستی بەرنامەکەیان قبول کردو و هەروەها ئەو چاوپێکەوتنە جوانەمان ئەنجامدا کە زۆر شتی تریان باس کرد لە غەیری ناو بەرنامەکەیە کە ئەوان ڕۆژانە ئەنجامیەدەن لە خێر و چاکە و ئیحسانێک کە بەڕاستی لە ناو بەرنامەکە حەزیان نەکردووە. هەروەها زۆر ئاسایی بوو لەلایەن کە بەڕاستی ئەو عیبادەتانە ئەکەن و نەبێ شتێکی زۆر عەجایبیان کردبێ، لای خۆیان وابوو، بەڵام بەڕاستی عەجایبە بۆ ئەم زەمانە، بەڵام عەجایبیش نییە چونکە زەمان و کاتمان زۆر لەبەردەستایە وەخوای گەورە بەرەکەتی زیایی ئەخاتە ناو ئەم کاتانەمان ئەگەر بە عیبادەت سەرقاڵ بین و دوور بین لە غەیبەت و لە گوناه بتاوە. لەخوا غافڵ نەبی، خوا لە ئێمە غافڵ نییە، ئاگای لە ئێمە هەموو حرەکەیمەوە میسقالە زەڕی بزر نابین لای خوای گەورە و ئێمەش دەمرین و دەچینەوە لێقای خوای گەورە و حسابمان لەگەڵ دەکاتن. با ڕوومان هەبێ کە پرسیاری لێ کردین بە چیەوە حیاتت بردەسەر، شتێکمان پێ بێ، شتێکی کەمیش بێ، وانە دڵۆ بێکە لە دەریایەک ئەوەی ئێمە دەیکەن بەرامبەر بۆی کە خوای گەورە فەزڵی لەگەڵ کردوین کە ئێمەی بەم ئینسانە جوانە دروست کردووە، ئەم هەموو عەزایی پێداوین بەبێ پارە. فکر بکەنەوە لەم کەون و کائیناتە، فکر بکەنەوە لە دیانەتەکانی کە خوای گەورە ناردوێتە سەر زەوی، مقارنەیەک بکەن لەگەر ئاینی ئیسلامی پیرۆز و لەگەڵ ئەم قورئانە چەند عەزیمە. بەرنامەی ئەم قورئانە هەمووی خزمەتە بە بەشەریەت، هەمووی لە دینیش و لە دنیاش و لە دینیش. دەست بگرن بە قورئانەوە، زۆر هەوڵدەن لەگەڵ قورئان بن، ڕەفیقتان قورئان بێ، بە شەو بە ڕۆژ، لە خەوتن لە ڕۆیشتن لە ڕێگا لە ناو سیارە، لەسەر زمانتان بێ، هەمیشە لەسەر زمانت بێ و لە هەموو شتێک لات گەورەتر بێ لەسەر ئەم زەویە. هیچ شتێکە لە قورئان من هەر یعنی خۆم سبحان الله دائیمە عەشقی قورئان بوومە، یعنی دائیمە حەزەکەم باوشم پڕ بێ لە قورئان، ئەوەندەم خۆش دەوێتن، چونکە بەڕاستی ئەوەی ڕێگای نەجاتی قورئانە. ئێمە بەرنامەیە کە خوا ڕەحمی بە ئێمە کردووە بۆمانی ناردووە، یعنی هەموو ئەم کەون و کائینات بێنە و هەموو قەواعیدی ئەم دنیای خڕکەوە بە قەدەر لاپەڕەیش و قورئان خزمەت بە ئینسانیەت ناکە. ئەوەی لە دنیا هەیە و کە بەدوێ، یعنی داوا دەکەم لە مسلمانان بستنە سەر قورئان، دراستەی قورئان بکەن، بیخوێننەوە، تەفسیرەکان بخوێننەوە، بۆی بە زمانی خۆتان بیخوێننەوە تا تێبگەن. تو بە عەرەبی تێناگی
ڕاستەکەی تێناگەی نازانیێ بەستە بیخوێنەوە تو تەفسیرەکە بخوێنەوە لە ناو مۆبایلەکەدایە لە ناو کتێبەکەی تەفسیرە ئەوزا دەزانی قورئان چه عەزەمەتێکە ئەوزا ئەزانی تۆ چەند گەورەی خوا گەورەی بە تو داوە کە قورئانی پێت بەخشیوە کە بەرنامەی داوێتی کە ڕێگای پێدا ناویت ڕێگا و بەرنامی بۆ داڕشتویت ئەوە بەو شێوەیە ژیانی خۆت بەڕێوە لە دنیادا ئەم دنیای هیچ نییە و داوا دەکەم لە هەموو مسلمانان ڕێز لە قورئان بگرن و گوێی لێ بگرن و بیخوێننەوە و تەفسیرەکان بخوێننەوە بچنە سەری بچنە سەر حەدیسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەموو ڕێگایەکی نەجاتیان بۆ ئێمە داناوە بەداخەوە خەڵک بەلای کتێبە ناچێ ناخوێنێتەوە هەموو کتێبە چاکەیە ئەم هەموو نووسین و ئەم هەموو بەرنامە چاکە هەیە ئێمڕۆ یعنی ئەوە ڕێگای نەجاتی مسلمانانە ئەگەر هیچ ڕێگایتر نییە مەفەر نییە بۆ نەجات بوون غەیری ئاینی ئیسلام غەیری عیبادەتی خوای گەورە و عەزیم. یەکێک لە زانان ڕەبانیەکانە فەرمێت مەلائیکەکان لە غەیبەوە کە سەیری ئەو کەساناکەن کە زیکریان زۆرە یعنی زیکر سڵاوات قورئان خوێندن بەنیەتی زیکر و بەنیەتی ئەجر و پاداشت ئەفەرمێ ئەوەنە نوریان زۆرە ئەم کەسانە ئەوەنە ڕووناکیان زۆرە ئەوەنە غەرقی ناو نور بوون فریشتەکان یعنی وەکو بریسکە سەیریانەکەن یعنی ئەبریسکێنەوە خۆیان زۆر دیار نین یعنی لە عالەمی معنا و لە عالەمی جیهانی ڕۆحانیە ئەم کەسانە زۆر دیار نین یعنی کە سەیریانەکەن ئەزانەوەنە ئەوە ئاهلی زیکرێکی زۆر زۆرە ئەوە ڕۆژانە تەسبیحاتێکی زۆر زۆری هەیە ئەوە سڵاواتێکی زۆری هەیە لە دیداری حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم مەلایکەکان سیرکردیان بۆ ئەم کەسانە نەزەرێکی جیاوازە هەروەکو چۆن ئێمە ئیسا ناتوانین سەیری هەورە بروسکە زۆر بکەین ناتوانین سەیری تیشکی خۆر بکەین یعنی ڕۆژێ خۆر بێت ناتوانانی بە کامی دڵ بە چاوی پڕ سەیری ناو تیشکی خۆر بکەین سەیری ناو خۆر بکەی بۆ چوو کە تیشکەکەی ناڵێ ئینسانی ئیمانداری زاکیر و شاکیر و ئەو کەسەی تەسبیحاتەکە و سڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا لە جیهانی غەیبا سەیرەکرێ و بە پێی زیکر و تاعەتەکەی چەنە زیاتر بێ ئەوەنە زیاتر بریسکە ئادات ئەوەنە زیاتر نورانیە ئەوەنە زیاتر بروسکەی نوری لێبەرزە بێتەوە هەر بۆی پێتان سەیر نەبێت هەندێک لە دۆستانی خوار بەو کەرامات و معنەویاتەی کە خوا پێی یاون زۆر جار لە شوێنێکەوە کە سەیریان کردووە دەرکی ئەوەیان کردووە لە چەند ماڵە شەو نوێژەکرێت چونکە نور و ڕووناکیەک لەو شوێنە بەرز بۆتەوە تەنانەت هەندێک لە عەوامی موسڵمانی ئەم وڵاتەی خۆشمان نازانم کەوە ژمارەیەکی زۆر زۆر لەو کەسانی عەوام بوون یعنی لە خوێنەوار بوون بەڵام دڵیان ڕۆشن بووە بەڵام ئیمانداری چاک بوون بەڵام وەلی خوا بوون دۆستی خوا بوون ئەفەرمێ ئەگەر فەقێیەک یان کەسێک کە قورئانی بخوێندایە غەڵەتێکی لە قورئانەکە بکردایە لە ئاەتەکەیان بکردایە ئەی فەقێ فڵانە کەس غەڵەتێکت کرد ئەی مام حاجی یا مام فڵان چۆن زانیتەوە غەڵەتە ئەی فەرمووی یا ئەی فەرموویان فەرموویەتی واللهی لە قورئان ناچێت لەگەڵ گوێم لێبوو زانیمەوە قورئان نییە یعنی بە کەسرەیە بە ڤەمەیە کە غەڵەتی کردووە و هەندێکیان فەرموویانە نورێک لەو ئاەتانەی ئەیخوێنیتەوە بەرزە بێتەوە بەس لەو کاتە تاریکە بێ نوری نییە بەوە زانیوە کە غەڵەتت کرد قورئان یەک پارچە نورە ئەمانەوێ بەرەکەت ڕووکاتە ماڵەکانمان قورئان بخوێنن ئەتانەوێت مشکلە و ناڕەحەتەکانتان لا بچێت کە قورئان باسیەکات ئەستەغفیرڵڵا زۆر بکەن ئەتانەوێت بەرەکەتی ئەرز و ئاسمان و دوعاکانتان گیرا بێ سڵاواتی زۆر بکەن تەسبیحات زۆر بکەن ئەستەغفیرڵڵاه سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم 100 جار ڕۆژی ئەم 6 زیکرە بە یەکەوە ئەنجام بە لەگەڵ سڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم 1000 جار ئەنجامی بە سورەتی ئیخلاص سورەتی قل هو الله چەند جوانە 100 جار ڕۆژانە سورەتی قل هو الله بخوێنی سورەتی فاتحە بخوێن هەر هیچتان پێ ناکرێت سورەتی فاتحە 10 جار 20 جار بیخوێنە خۆ قورئانە خۆ تۆ ئەگەر 40 جار بیخوێنی جوزی قورئانە خوێندەوە بەلای کەمەوە لەبەرەوە بە ئاهلی زیکر بین هیممەتی مردانەی خۆتانی بۆ ئامادە بکەن و هیممەت و پشتێنی هیممەتی لێ ببەستن بە تایبەتی لەم مانگە مبارەکە و ئیتر بڕیاریش بین کە ئاهلی زیکر بین ئینشاء الله.